بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خۆم بەخۆشحاڵ دەزانم کە جارێکی دیکە لە بەرنامەی بەرەو بەهەشت پێتان دەگەمەوە بۆ باسکردنی بابەتێکی دیکەی بەهەشت، بەو ئومێدەی جێگەی ڕەزامەندی خدای پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی بەرچاوڕوونی زیاتری ئێمە و سود لێبینینی هەموو لایەکمان. لە ڕابردوودا باسمان لەو ڕێگایانە کرد و لەو کارانە کرد کە ئینسان بەرەو بەهەشت دەبن و ئینسان دەگەێنن بە بەهەشت. لەو چەند ئەڵقەیەشدا بە پشتیوانی خوای پەروەردگار باز لە هەندێک لە خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشت دەکەین. لە سەرەتادا پێدا دەڕۆین کە ئەو ناز و نیعمەتانەی کە لە قورئان و سوننەتدا خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله علیه وسلم باسییان کردوون، سەبارەت بە ڕازاوایی و خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشت هەندێک لەوانە باز دەکەین. لەوەوە دەست پێ دەکەین کە پلەکانی بەهەشت چۆنن و ئایا بەهەشت یەک پلەیە هەموو کەسێک کە چۆ بەهەشتەوە یاخود پلەکانی بەهەشت جیاوازن. بێگومان لەگەڵ جیاوازی ئینسانەکان و لەگەڵ جیاوازی کردەوەی ئینسانەکان و نیەت و تەقوا و ئیخلاسی ئینسانەکان پلەکانی بەهەشتیش جیاوازن. خوای پەروەردگار دەفەرمێت وَلِكُلٍّ دَرَجَاتٌ مِّمَّا عَمِلُوا، و بۆ هەموو ئەو کەسانەی کە لەو دنیایەدان پلەیەک هەیە، پلەیەکی تایبەت بەهۆی ئەو کردەوانەی کە دەیکەن، واتە بە پێی کردەوەکەی خۆیان لە پلەکانی بەهەشتێدا بەهرەمەند دەبن. بۆچی بەهەشت ئاوا پلەیە خوای گەورە بۆمان ڕوون دەکاتەوە وَلِيُوَفِّيَهُمْ أَعْمَالَهُمْ وَهُمْ لَا يُظْلَمُونَ، بۆ ئەوەی هەموو کەسێک پڕ بە پێستی خۆی پاداشتی خۆی وەربگرێتەوە و هیچ کەسێک ستەمی لێ نەکرێت. جاری وهەیە لە دنیادا دوو کەس دەبینن لە دایرەیەک، یەکێکیان زۆر دڵسۆزە، بە دڵسۆزی ئیش دەکات و زۆر ئیش دەکات، یەکێکیشیان دڵسۆزەکەی بەقەد ئەو نییە و هێندە ئیش ناکات. بەڵام ڕەنگە لە ماف و ئیمتیازدا هەروەکو یەک بن، لە پاداشدا هەروەکو یەک بن، بەڵام بەهەشت دوانیە وَلِيُوَفِّيَهُمْ أَعْمَالَهُم، بۆ ئەوەی چەندە کار دەکەن بە پێی نیەت و ئیخلاسی خۆتان و کاری خۆتان پڕ بە پێستی خۆتان پاداش بدرێنەوە و هەروەها ستەم لە هیچ کەسێک نەکرێت. خوای پەروەردگار کاتێک کە باسی بەهەشتیەکان دەکات دەفەرمێ ئولائیکە هوم المؤمنون حەقا، بەڕاستی ئەوانەی کە خاوەنی ئەو سیفەتانن کە لە سوڕەتی ئەنفالدا باسی چەند سیفەتێکی ئیماندار دەکات. دەفەرمێ بەڕاستی ئەوانە ئیمانداری حەق و ڕاست و تەواون لهم درجات عند ربهم، ئەوانە خاوەنی چەند پلەیەکن، هەر کەسە و خاوەنی پلەی خۆیەتی، خاوەنی شوێنی خۆیەتی لە لای پەروەردگاری بەهۆی ئەو کردەوانەی ئینسان کە دەیکات. ومەغفرة ورزق كريم، و هەروەها ئینسان لێخۆشبوونی خدای پەروەردگاری بۆ دەستەبەر دەبێت و هەروەها ڕزق و ڕۆزیەکی چاک و ڕێک و پێکی بە قسمەت دەبێت. ابن تەیمیە ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرموویەتی وەلجەنەت دەڕەجات، بەهەشتی خدای پەروەردگار چەند پلەیەکی هەیە، بە پلەی زۆر گەورە جیاوازی هەیە. ئەنجا دۆستانی خدای پەروەردگار و تەقواداران دەبنە خاوەنی ئەو پلانەی بەهەشت. ئەنجا چۆن دەفەرمێ بحەسبی ئیمانیهم وتەقواهم، بەپێی ئیمانەکەیان بەپێی تەقوایەکەیان چەندە دەبنە خاوەنی ئەو پلانەی بەهەشت و لە بەهەشتی خدای پەروەردگار بەهرەمەند دەبن. کەواتە بەهەشت تەنها یەک پلە نییە، بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم في الجنة 100 درجة، لە بەهەشتێدا 100 پلە هەیە. ئەنجا دەفەرمێ ما بين كل درجتين كما بين السماء والأرض، نێوانی هەموو پلەیەکی بەهەشت وەکو نێوانی ئەرز و ئاسمان لە یەک دوورە و هێندە فەرقی هەیە.
ئەنجا دەفەرمێ والفردەوس ئەعلاها دەڕەجە، ئەنجا فێردەوس بەرزترین پلەی بەهەشتە کە لە ناوەڕاستی بەهەشت و لە بەرزایی بەهەشتدا دەردەچێت و ڕووبارەکانی بەهەشتیش لەوێوە دەردەچن لە سەرووی فێردەوسیشەوە عەرشی خودای پەروەردگارە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ فەئیذا سەئەلتم الله فەسەلوه الفردەوس، هەر کاتێک داواتن لە خودای پەروەردگار کرد داوای فردەوس کەن، واتە داوای بەرزترین پلە بکەن. ئەو فەرمایشتە لە ڕووی ئاراستەی پەروەردەییەوە پێمان دەڵێت کە ئێمە هەمیشە گەشتبین بین و هەمیشە داوای پلەی بەرزکەین. بۆچی پێغەمبەر ئاوامان فێر دەکات صلی الله عليه وسلم؟ چونکە ئەو کەسەی کە داوای پلەی بەرز کات دەبێت کردەوەکانیشی زۆر چاک بن و زۆر گەورە بن. ئەگەر کەسێک لە قوتابخانەیەک قوتابیەک بەتەمای ئەوە بێ دەرەجەی بەرز بێنێت دەبێت سعی زۆر بکە، ئەنجا دەتوانێت پلەی بەرز و دەرەجەی بەرز بێنێت. ئەو کەسەشی کە بەتەمای پلەی بەرزی بەهەشتە بێگومان دەبێت کار و کردەوەکانی زۆر چاک بن و کاری زۆر چاک بکات، ئەو جا دەتوانێت پلە بەرزەکانی بەهەشت و پلە بەرزەکان بەدەست بێنێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرمایشتەدا فێری هیممەت بەرزیمان دەکات، فێری ئەوەمان دەکات کە ئینسان داوای پلەی بەرزی بەهەشت کات بۆ ئەوەی کردەوەکانی لە قەدەر ئەو پلە بەرزەی بەهەشت بن. قورتوبی فەرموویەتی بەڕاستی کۆشکەکانی بەهەشت و خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشت جیاوازن لە بەرزی و لە سیفەتدا. دەفەرمێ بحەسب اختلافی ئەصحابها فی الأعمال، بەپێی جیاوازی کەسەکان لە کار و کردەوەدا لە نیەتیاندا دەرەجە و پلەکانی بەهەشت جیاوازن. ئینسان بەپێی دڵسۆزی خۆی لەو دنیایەدا بەهۆی کار و کردەوەکانی خۆی لەو دنیایەدا لە پلە بەرزەکانی بەهەشت بەهرەمەند دەبێت لە لای خودای پەروەردگار. کەواتە ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت ئینسان ئەگەر بەتەمای پلەی بەرزی بەهەشت بێت دەبێ بەڕاستی خۆی بۆ ئامادە کات و دەبێ ئەو کارانە بکات کە ئینسان دەگەێنە پلە بەرزەکانی بەهەشت. لە بەهەشتدا بەرزترین پلە بۆ کێیە؟ بۆ بەرزترین ئینسانە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە لە فەرمایشتێکدا پێغەمبەر دەفەرمێت سەلوا الله لي الوسیلە، داوای وەسیلەم بۆ بکەن. گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جا وەسیلە چییە؟ پێغەمبەر فەرمووی ئەعلا دەڕەجەة فی الجەنە، وەسیلە شوێنێکە بەرزترین شوێن لە بەهەشتێدا وەسیلەیە. ئەنجا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم تەنها یەک کەس دەبێتە خاوەنی ئەو شوێنە، ئومێد دەکەم کە ئەو کەسە من بم. ئەو وەسیلەیە تایبەتە بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت الوەسیلەة دەڕەجەة عند الله عز وجل ليس فوقها دەڕەجە، وەسیلە شوێنێکە لە لای خوای پەروەردگار بەرزترین شوێنە، ئەنجا لەو شوێنەیە بەرزتر نییە لە بەهەشتدا کە ئەو شوێنەش بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پاشان پلەی بەرزی بەهەشت بۆ پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ ئین فی الجەنەة قەصرا من در، لەناو بەهەشتێدا کۆشکێک هەیە کە لە مرواری دروست کراوە، هیچ خوار و خێچیەکی تێدا نییە، شکاوی تێدا نییە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەعەدەه الله لخەلیله ئیبراهیم، خوای پەروەردگار بۆ بەندە خۆشەویستەکەی خۆی ئامادە کردووە کە بریتیە لە ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خودای پەروەردگاری لەسەر بێت. پاشان پلە بەرزەکانی بەهەشت بۆ شەهیدەکانن، ئەوانەی کە لە پێناوی خوای پەروەردگاردا شەهید دەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە، دەفەرمێ دایکی حارثە هاتە لای پێغەمبەر گوتی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم باسی حارثەم بۆ بکە کە لە جەنگی بەدردا تیرێکی بەرکەوت و شەهید بوو. ئەگەر لە بەهەشت بێت سەبر و ئارام دەگرم لەسەری، و ئەگەریش غەیری ئەوە بێت بەڕاستی زۆر پەرۆشم دەبێت و هەروەها بۆی دەگریم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامدا لە بەشێک لە فەرمایشتەکەدا دەفەرمێت وإن ابنك أصابك الفردوس الأعلى، كركت لفردوس الأعلى دايا لبهج دا نجهر لبهج لبرسترين بلي بهج دايا كواتا بلا برزكانيش بو شهيد كانن والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم. خواهي پروردگار دا فرميت شهيد كان للاي خداي پروردگار پاداشتو وهروها روناكي تايبتيان بوهي للاي خواهي پروردگار. پاشان پلەی بەرزی بەهەشت بۆ هەڵگرانی قورئانن، بۆ ئەو کەسانەی کە هەڵگری قورئانن.
بۆ ئەو کەسانەی کە کار بە قورئان دەکەن و لە خزمەتی قورئاندا کاتی خۆیان بە سەرف دەکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت کە ئەبی سەعیدی خودری بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ يقال لصاحب القرآن إذا دخل الجنة، کاتێک ئەو کەسەی کە هەڵگەری قورئانە و لە خزمەتی قورئاندایە لە بەهەشتێ کاتێک کە دەچێتە بەهەشت پێی دەگوترێت اقرأ واصعد، بخوێنە و بەرز بەوە. دەفەرمێ فيقرأ ويصعد بكل آية درجة. سبحان الله. دەفەرمێ قورئان دەخوێنێتەوە بە هەموو ئاەتێک کە دەیخوێنێتەوە پلەیەک لە بەهەشتدا بەرز دەبێتەوە، هەتا وەکو کۆتا هەمین ئاەت کە دەیخوێنێتەوە کە لە دنیادا خوێندوێتەوە لە پلە بەرزەکانی بەهەشت سەر دەکەوێت و پلە بەرزەکانی بەهەشتی دەبێتە قسمەت. لە پاشاندا پلە بەرزەکانی بەهەشت بۆ ئەو کەسانن کە تەقوادارن، بۆ ئەو کەسانەیە کە تەقوادارن، کە خاوەن تەقوان، کە خۆ دەپارێزن لە گوناه و تاوان. خوای پەروەردگار دەفەرمێت لكن الذين اتقوا ربهم، بەڵام ئەو کەسانەی کە خاوەن تەقوان، ئەو کەسانەی کە تەقوادارن لهم غرف من فوقها غرف مبنية، لە لای خوای پەروەردگار پاداشتەکەیان ئەوەیە قەسر و کۆشک و ژووریان هەیە کە لەسەریانەوە کۆشک و قەسری دیکە و ژووری دیکە هەیە، واتە چەند قاتن. تجري من تحتها الأنهار وعد الله لا يخلف الله الميعاد. ئەنجا ڕووبار بەژێر کۆشکەکانیاندا دەڕوا، ئەوەش پەیمانی خودای پەروەردگارە بۆ خاوەن تەقوا و بۆ هەر کەسێکی ئیماندار. بێگومان پەیمانەکانی خوای پەروەردگاریش خلافیان بۆ نییە، وەکو خوای گەورە فەرموونی ئابە و شێوازەیەی پەیمانەکانی خودای پەروەردگار هەمویان دێنە دی. و پاشان پلەی بەرزی بەهەشت بۆ هەر کەسێکی ئیماندارە کە واجبەکان جێبەجێ دەکات و گوێڕایاڵی خودای پەروەردگارە و گوێڕایاڵی پێغەمبەرە و بڕوای بە خوای پەروەردگار هەیە و بڕوای بە پێغەمبەران هەیە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت کە ئیمامی بوخاری مسلم ڕێوایەتیان کردووە، دەفەرمێ ئەهلی بەهەشت تەماشا دەکەن، تەماشای کۆشکەکان یەکدیکە و شوێنەکانی یەکدیکە دەکەن، کە تەماشای سەروی خۆیان دەکەن، کۆشکەکانی سەروی خۆیان وەکو ئەستێرەیەکی درەوشاوە دەیبینین لە مەشریق و مەغریب، ئەوەندە جوان و درەوشاوەیە، واتە بەینیان زۆرە. کاتێک کە تەماشا دەکەن وەکو ئەستێرەیەک دەبینن کە کەسانێک لە سەروی ئەوانەوە هەنە و لە پلە بەرزەکانی بەهەشتێدان. ئەنجا بۆچی؟ چونکە دەفەرمێت بە پێی جیاوازی شوێنەکەیان ئینسان لە پلە بەرزەکانی بەهەشتێدا بەهرەمەند دەبێت. گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، ئەو شوێنە تەنها بۆ پێغەمبەرانە و بۆ هیچ کەسێکی دیکە نییە، و شوێنە بەرزە و کۆشکە بەرزانەکە هێندە ئاوە بەرزن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بلى والذي نفسي بيده رجال آمنوا بالله وصدقوا المرسلين. بەڵێ سوێن بە پەروەردگار، ئەو شوێنە بۆ کەسانێکە کە بڕوایان بە خودای پەروەردگار هەیە و پێغەمبەرانیان بەڕاست زانیوە، بەڵام بڕوایەک کە بڕوات بە خودای پەروەردگار هەبێت و بڕوات بە هەموو ئەو شتانەش هەبێت کە پێویستە ئینسانی ئیماندار بڕوای پێی هەبن، ئەو کەسانەش دەبنە خاوەنی ئەو کۆشکە بەرزانە. ئەنجا نزمترین کەس لە بەهەشتێدا پلەی چۆنە و پاداشتی چۆنە؟ ئەو کەسەی کە نزمترین پلەی هەیە بزانین چه پاداشتێکی هەیە لە بەهەشتێدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت پرسیار دەکات لە خودای پەروەردگار، دەفەرمێ ئەی خوای پەروەردگار، نزمترین کەس لە بەهەشتێدا پلە و پایەکەی چۆنە؟ پاداشتەکەی چۆنە؟ خوای پەروەردگار وەڵامی دەداتەوە، دەفەرمێ کەسێکە کە دوای هەموو کەس دەچێتە بەهەشتەوە. کاتێک خوای پەروەردگار پێی دەڵێ بڕۆ ناو بەهەشت، پیاوەکە پێی سیر دەبێت دەڵێ ئەی خوای پەروەردگار، جا دوای ئەوەی کە هەموو خەڵک چۆتە بەهەشت و شوێنی خۆیان گرتووە و یعنی وا دەزانی شوێن نەماوە لە بەهەشتێ بیچیتێ، وا دەزانی شوێنی ئەوی نەماوە، خەڵک هەموو شوێنەکانی گرتووە، بەڵام وەکو دنیا نییە بڵێ جێگە نەماوە. خوای پەروەردگار بەو کەسە دەفەرمێت ئایا ڕازی نابی ئەندازەی پادشایەکی دنیا کە دەسەڵاتی هەبووە و پادشا بووە و مڵک و سەرۆت و سامانی هەبووە بە ئەندازەی ئەو کەسە لە بەهەشتدا پێت بدرێت؟ دەڵێ بەڵێ ئەی خوای پەروەردگار ڕازیم. دەی خوای پەروەردگار دەفەرمێت ئەوە و ئەوەندەی تریش و ئەوەندەی تریش و ئەوەندەی تریش بۆ تۆ. لە پێنجەم زاردا ئەنجا و پیاوەکە دەڵێ ئەی خوای پەروەردگار ڕازیم. جا خوای پەروەردگار ئەنجا پێی دەفەرمێت ئەوەندە و ئەوەندەی تریش هێندی پاشای دنیا بۆ تۆ بێت، ئەو پاداشتی نزمترین کەسە لە بەهەشتێدا. ئەنجا ئەو کەسە دەڵێ ئەی خوای پەروەردگار ڕازیم. ئەنجا لەوەش زیاتر
خوای پەروەردگار پێی دەڵێت هەرچی کە دڵت بیخوازێت، هەرچی کە چاوت حەزی لێی بێت لەناو ئەو بەهەشتیدا بۆت ئامادەکراوە هەروەها پێت دەدرێت. ئەوە پاداشتی نزمترین کەسە، ئەی دەوێ بەرزەکەی چۆن بێت؟ کەواتە ئینسان هەوڵدات لە پلە بەرزەکانی بەهەشتێ بەهرەمەند بێت، چونکە خوای پەروەردگار ناز و نیعمەتی گەلێک زۆری بۆ بەندەکانی خۆی ئامادە کردوون. لە هەمووی خۆشتر ئەوەیە کە ئینسان لە ناو بەهەشتدا هەتایی دەمێنێتەوە، مردنی بەسەردا نایێت، کەس ناڵێ بڕۆ دەرەوە، هیچ نەخۆشی و سەرێشەیە کە توش نابێت. خوای گەورە کاتێک کە باسی پلەی بەهەشتیەکان دەکات دەفەرمێت لەهم جەنات تەجری من تحتها الأنهار خالدین فيها ئەبەدا. بەهەشتانێکیان بۆ هەنە کە ڕووبار بەژێر کۆشکەکانیاندا دەڕوات، ئەنجا تێیدا دەمێننەوە خالدین فيها ئەبەدا، بە حەتا هەتایی لەو بەهەشتەیەدا جێگیر دەبن و هەروەها بەهرەمەند دەبن. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کە متفق عليه و فەرمایشتێکی صحیحە، باسی ئەوەمان بۆ دەکا کە مردن نامێنێت لە ناو بەهەشتدا. دەفەرمێ إذا صار أهل الجنة إلى الجنة وأهل النار إلى النار. کاتێک کە ئەهلی بەهەشت هەموویان دەچنە بەهەشتەوە، ئەهلی دۆزەخیش هەموویان دەچنە دۆزەخەوە، دەفەرمێ ئەو کاتەیە جیئە بالمەوت، مردن دێنن لە نێوەڕاستی بەهەشت و دۆزەخدا سەری دەبڕن. ئەنجا دەڵێن بانکرێک لەو کاتەیەدا بانگ دەکات دەڵێت یا ئەهل الجنة لا موتە ويا أهل النار لا موت. مجدتان لێ بێ ئەی خەڵکی بەهەشت، مردن نەما و نامرن لە مەودووە، مردن نییە و مردنتان بەسەردانایەت هەتا هەتایی بەزی دوێتی دەمێننەوە. و هەروەها وەکو سزایەکیش بە کەسانی ئەهلی جەهەنەم دەڵێن مردن نییە و هەتا هەتایە ئەو کەسێک کە کافری مطلقە دەمێنێتەوە لەناو ئەو دۆزەخەدا خوا پەنامانداد. ئەنجا دەفەرمێت کەسانی بەهەشتی لەگەڵ ئەو خۆشیەدا کە هەیانە زیاتر خۆشیەکەیان زیاتر دەبێت، و کەسانی دۆزەخیش ئەو ناخۆشی و ناڕەحەتی کە تێیدان زیاتر خەفەتبار دەبن و هەروەها ناڕەحەت دەبن. بەڵێ ئینسان لە بەهەشتدا تووشی هیچ نەخۆشی و سەرئێشەیەک نابێت. ئەبی سەعید و خودری بۆمان دەگەڕێتەوە کە ئیمامی مسلم ڕێواتی کردووە لە فەرمایشتێکدا پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ينادي مناد، بانکەرێک بانگ دەکات و دەڵێت إن لكم أن تصحوا فلا تسقموا أبدا. خەڵکی بەهەشت مژدەتان لێبێ ئێوە هەمیشە تەندروست دەبن، نەخۆشیتان بەسەردانایەت، هیچ ڤایرۆسێکتان توش نابێت، نەخۆشی و سەرئێشەتان توش نابێت و هەمیشە بە تەندروستی دەمێننەوە. وإن لكم أن تحيوا فلا تموتوا أبدا، وإيوه هەمیشە بە زیندوێتی دەمێننەوە هەرگیز نامرن. ودەفەرمێ وإن لكم أن تشبوا فلا تهرموا أبدا، وإيوه هەمیشە بە گەنجی دەمێننەوە هەرگیز پیریتان بەسەردانایەت. ودەفەرمێ ئێوە هەمیشە لە ناز و نیعمەتدا دەمێننەوە هەرگیز ناومێد نابن و لێتان نابڕێت. بۆیە خوای گەورەش دەفەرمێت ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما كنتم تعملون. ئەوەیە کە لەو ڕۆژەیەدا بانگ دەکرێن ئەو بەهەشتەی کە بە میراتتان گرتووە دەبێتە میراتتان، دەبێتە بەشی ئێوە بۆی ئەو کردوانەی کە لە دنیادا کردوتانە. ئەنجا خۆشیەک بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئەهلی بەهەشت 120 ڕیزن، 120 صەفە، ئالە و 120 صەفە هەشتایان ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم. وەکو لە فەرمایشتێکدا هاتووە پێغەمبەر دەفەرمێ ئەهل الجنة 20 و100 صف 80 منها من هذه الأمة. ئەهلی بەهەشت 120 ڕیزە، لەو 120 ڕیزە هەشتایان لە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم. تەنانەت لەوەش خۆشتر ئەوەیە کە ئومەتی ئەو محەممەدە صلی الله عليه وسلم کە ئەوە دڵخۆشیەکە بۆ ئێمەی موسڵمان نیوەی ئەهلی بەهەشت لە ئومەتی محەممەدە. وەکو لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەتەرضون أن تكونوا ربع أهل الجنة. کە عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ ڕۆژێک لە خزمەتی پێغەمبەردا بووین، پێغەمبەر فەرمووی ئایا ڕازی نابن بەوەی چوارێکی ئەهلی بەهەشت لە ئێوە بن؟ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. پاشان فەرمووی ئایا ڕازی نابن سەیەکی ئەهلی بەهەشت لە ئێوە بێ؟ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پاشان فەرمووی ئایا ڕازی نابن نیوەی ئەهلی بەهەشت لە ئێوە بێ؟ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕازین. ئەنجا پێغەمبەر فەرمووی والذي نفس محمد بيده، سوێن بەو کەسەی کە گیانی منی بەدەستە، إني لأرجو أن تكونوا نصف أهل الجنة.
ئەمن ئومێدم وایە کە نیوەی خەڵکی بەهەشت لە ئومەتی من بێت لە ڕۆژی قیامەتێدا خۆی پەروەردگار بیکاتە قسمەتی هەموو لایەک. بۆیە یەکێک لە زانایان فەرموویەتی بەڕاستی ئەو فەرموودەیە فەزڵ و گەورەی ئومەتی پێغەمبەرمان پێ دەڵێ صلی الله عليه وسلم. ئەوە پەیامەکە بۆ ئێمە کە ئێمە خۆی پەروەردگار کنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس، ئێمەی کردووە بە چاکترین ئومەت، بەڵام دەبێ ئێمەش چاکترین کەس بین. پەیامێکە بۆ ئێمە کە ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرین کە گەورەترین ئینسانە و بەرزترین پلەی هەیە لە لای خودای پەروەردگار کە ئەلوەسیلەیە، ئەنجا ئومەتەکەشی چاکترین ئومەتە، دەبێ ئێمەش هەوڵ دەین لە قەدەر ئەو چاکیە بین و هەروەها ئەو چاکە بین کە چاکترین ئومەتین، ئەو خەیریەت و چاکیەتە لەدەست نەدەین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت وعدني ربي سبحانه أن يدخل الجنة من أمتي 70,000 لا حساب عليهم ولا عذاب. دەفەرمێ خوای پەروەردگار پەیمانی پێداوم کە لە ئومەتەکەمدا 70,000 کەس بەبێ لێپرسینەوە بەبێ هیچ سزایەک بیان باتە بەهەشتەوە. ئەنجا هەر یەکێکیش لەو 70,000 کەسەی دەفەرمێت دەتوانێت 70,000 کەسی دیکە لەگەڵ خۆیدا بباتە بەهەشت. ئەوەش بەڕاستی فەزڵ و گەورەی ئومەتی پێغەمبەرمان پێ دەڵێ صلی الله عليه وسلم، ئومەتی ئەو محەممەدەی کە ئێمەینە. ئەنجا ئەوە پەیامەکە بۆ ئێمە کە ئێمەش لە ئاستی ئەو چاکیەتی و بەرزیەتەدا بین و هەوڵ دەین منافەسە بکەین بۆ ئەوەی پلە بەرزەکانی بەهەشت وەدەست بێنین. بۆ ئومێدەی کە لە کاتی گوێبیزبوونی ئەو فەرمایشتانەدا کە پلە بەرزەکانی بەهەشت چەندە گەورەنە و ناز و نیعمەتی گەورە بەهەشت چەندە خۆشە، ئێمەش هان بدرێن وە زیاتر سوور بین بۆ ئەوەی هەوڵ دەین لەو کەسانە بین کە پلە بەرزەکانی بەهەشتیان دەبێتە قسمەت. ئەوەش بەوە دەبێت کە ئینسان کار و کردەوەکانی باش بن و هەوڵدا موسڵمانی چاک بێت و مسلمانێک بێ لە ئاستی ئەو پلە بەرزانەدا بێت بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتدا سەرفراز بێ و لە پلە بەرزەکانی بەهەشتی خوای پەروەردگار بەهرەمەند بێت. خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکا کردەوەکانمان بە شێوازێک بن کە ئەهلی بەهەشت بین و پلە بەرزەکانی بەهەشت وەدەست بێنین. تەوفیق و هیدایەتمان داد لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژیێنێ و بمان برێنێت. لە ڕۆژی قیامەتدا لە خزمەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەشرمان بکات و کۆمان بکاتەوە. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.